پێشتر زۆر پرسی ژن زۆرە ینی ناتوانانی لە دێڕێکە خلاصەی کەیتەوە بەڵام ئەوەی کە زۆر بەرچاوە خۆکوشتنی ژنانە وە کوشتنی ژنانە ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زانیاری ژنان زۆرتر بووە پێشتر زۆر شتیان قبولە کرد زۆر شت بەلایەنەوە لا چاوێکەوە پیاخشان بەڵام ئێستا نا ئێستا بە حکمی ئەوە کە ئاگاهیەکانیان زۆرترە دەرفەتیە ئەوەیان هەیە زانیاریەکانیان بۆنە سەر و زۆر شت قبول ناکەن بۆ چون زۆر شت قبول ناکەن بۆیە یا پیاوەکان یا ئایلەکان قبولی ناکەن مەجبورن پەنا بۆ خوشکوشتن ئەبن یا ئەوەیە کە پیاوەکە قبولی ناکە و پەنا ئەوات کە بیکوژێت نایبێت پێی باشە هەر کۆی لەبێت و لە ماڵەوە بێت و خۆی بە ئیشی ماڵ و مناڵ گەورەکردن و ئەو جۆرەشتانە یعنی گەورەترین کێشەی ئێمەیە ناتوانین ئێمە بەشداری پرۆسەی مەسەلەن نووسینی دەستور یا لە هەرە کارە گرنگەکان کە دائنیشن کە دەستورێک شتێک ئەنووسێ سەبارەت بەژن خودی ژنی تیا بەشدار ناکرێت و هەروە بۆ نمونونەکە زۆر لە کتێوە ئاینیەکانیشە ئەوە ئەبینین کە ئەسڵەن ژن وەکو کۆیلەیەک سەیرەکرێت و هەموو ئەرکەکانەکەوێتەوە سەر ژن بۆ نمونە ژن بۆی نییە چێتە دەرەوە ژن بۆی نییە کارکە ژن بۆی نییە هەندێشت بۆ ژن نییە یا بێ بە دەسەی سەرکردایەتی یا بەرپرسێکی گەورە بە عنوانیەوە کە ژن ناقص العەقڵە ژن توانایە لە 100% تۆ ئەگەر دایکێک هۆشیاری تاکی هەبێت و بتوانێ مناڵی پەروەردەکە ئەسڵەن جێندەرێکیش دروست نابێت تۆ کە کوڕ و کچ لە بەردەست دایکا گەورە بێت ئەگەر ئەو پەروەردەیەکی باشی هەبێت فەرقی جیاوازی بینی کچ و کوڕەکە نەبێت دڵنیا بە هەموو ئەو کێشانەی چارەسەرەکرێت بۆچی ڕاگەیاندن بەڕاستی یەکێ لە هۆگارە هەرە گەورەکانن بۆ پەروەردەیی کۆمەڵگا چون بۆ ئەو کەسە تۆ خۆتەڵی لە فەزایکی بچووکا بوون یاکۆ ئیسە هەر یەکێ و ژوورێکی تایبەتی گەرەکە حتا تەنانە سیارەیەکی تایبەتی گەرەکە ئیشێکی تایبەتی گەرەکە ئەوە خۆی زەرێکی زۆری دابە لە کۆمەڵگا بۆ چون لەگەڵ کولتوری ئێمە نایێتەوە ئێمە ئەبێ ڕاگەیاندنەکان ئەوە فێر بن چی لەگەڵ کولتوری ئێمە دێت ئەوەت میشان بن ئیسە بۆ نمونە دراما تورکیەکان ئەسڵەن لەگەڵ کولتوری ئێمە ناتەوە تەنانەت لەگەڵ کولتوری خۆشیانە نییە تۆ توانی چی سەفەری تورکیەکەی ئەسڵەن جیاوازن یعنی ئەو شتێکە لە دراماکان ئایبینی لە واقعا نایبینیت پشکێکی زۆریش بۆ چون هەر ماڵێک ڕاگەاندنێکی تایە تلویزیۆنێکی تایە ئینتەرنێتێکی تایە خۆی ئەوە دەورە بینێت حتا بۆ مناڵیش بۆ بەر قوربانی سەرێکی بنەماڵەکانن لە تەریقی ڕاگەاندنەکانەوە من هۆکاری زیادبوونی تونند و تیژەکانی دژی ژنان بەتابەت لە کوردستان و خاستەن لە سلێمانی و هەولێر دەگەڕێنەوە بۆ لانی ئابوووریەکەی وەکو خۆتەزانی لە ئێستا بۆی قەیرانی ئابوووریەوە باری دارایی زۆربەی خێزانەکان تێکچووە وەکو خۆتەزانی ژنان لە ئێستاە خاستەن لەم سەردەمایە لە کوردستانە زیاتر پێشکەوتوترن وەکو پێشووتر نییە ها پێشووتر کە شتێکە بۆ ئەیان و عیبەیە شتەکەیان دەئەپۆشتیشی بەس ئێستا ژنان زیاتر ڕۆشنبیرترن پیاوان زیاتر ڕۆشنبیرترن لەوانەیە لە هەندێک شتا تەنازول بۆ یەکتری نەکەن ئەمەش وە ئەکا یعنی زیاتر بە شوێن مافەکانی خۆیانە بچن ئەو تونند و توژیە قبول نەکەن بەڕای من ئەرکی ڕێکخراوەکانی ژنان و حکوومەت بە تایبەتی ئەوەیە خاستەن بۆ مناڵان لە ڕۆزەوە لە ئیبتیدایی و فێریان بکرێن لە بەرنامەی خوێندنە هەبێ کە ڕۆشنبیر بکرێنەوە ڕێزی یەکتری بگرن هەموو شتەکان بە تونند و توژی چارەسەر ناکرێت وانێ ئەبێ لە یەکتێگەیشتن هەبێت لە هەندێک مۆزوعا تەنازول بکرێ ئەمە بۆ حکوومەت کە هەر لە مناڵی و مناڵەکان پەروەردە بکەین بۆ ئەو کەسانەشی کە گەورە بوون ڕێکخراوەکان ئەتوانن کۆڕیان بۆ بکەنەوە زانیاریان بنێ هەوڵ بنی ئەنی بیرکردنەوەیان فراوانتر ببێت دابنیشن بڵێن ئەم کێشەیە هەیە نەبات و نوتیژی نەبێ قەیچێکە بە ئێمە دانیشن گفتوگویەکی هاوڕێیانە بکەین دەرزی کۆمەڵایەتیەکێکە لە دەرزە مهمەکان وەکو بیرکاری کیمیا فیزیا وایە وەنیە تۆ ئەتوانی لەو دەرزەیە یان لە دەرزەکانی تریشە وە لە مناڵەکان بکەی یعنی بیرکردنەوەیان جیاواز بێ بیرکردنەوەیان کراوە بێ ڕێز لە یەکتری بگرن وەکو مرۆڤ سەیری یەکتری بکەن نەگنە ئەها من گەورەترم من مهمترم لە تۆ لەبەرەوە بێ هەموو شتەکانی من بکەینە ینی بەڕێی من پەروەردە هۆکارێکی زۆر مهمە لە چارەسەرکردنی ئەم کێشانەیە وەکو ئەڵێن یاسا لە وڵاتی ئێمە تەنها بۆ خەڵکی فەقیرە باش ینی چەندەها کەیز هەبووە خەڵکانی لە مستەوای بەرزا شتەکەیان کردو کەیسەکە داپۆشتەوە سەوەکو ئەڵێن
یاسا تەنها بۆ خەڵکانی فەقیرە بەڵام نە ئێمە ئەبێ هەمومان یاسا لەسەر و هەمومانەوەیە ئێمە هەمومان لە خوار یاساوین و ئەو کەیسێشی کە لە هەولێر ڕوویاوە بەڕێ من شتێکی ینی ناشرینە مەفروض نەبوو بۆشە لەگەڵ ئەوەیە کابراکە هەڵی کردووە لە بەرامبەریشە ڕاگەیاندنەکان هەڵی لەوە گەورەتریان کردووە کە ڕستمی ژنەکەیان پیشان ناوە و ناوی کەسەکەیان زڕاندووە لەبەرەوە مەفروضە ینی حکوومەت ڕێکخراوەکانی ژنان بێنە دەنگ هۆشیاری بڵاو بکەنەوە نە ئەم شتە بەو شێوەیە نابێ مەفروضە لایەنێکی زانستیانە و ینی بیر و باوەڕێکی پێشکەوتوترانە مامەڵە لەگەڵ ئەم شتانەیە